فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا، من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء، واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستان، ئێمەی مسلمان بەڕاستی لە بەرامبەر عیبادەت و خواپەرستیدا، لە بەرامبەر قورئان خوێندن و زیکری خوادا زۆر بەمان کەمتر خەمین. یەکێک لە نیشانەکانی منافق خوا بمان پارێزێ کە کەم قورئان بخوێنێ، کە کەم زیکری خوا بکات. با ئێمە لەو کەسانە بە دوور بین کە منافق و دووڕون، با ئینشاڵڵا ئینسانی ئیمانداری ڕاستەقینە بین بە ئیزنی خوا، بۆ ئەوەی خۆمان لە فیتنەکان بپارێزین، خۆمان لە تاوانەکان بپارێزین. پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا دەفەرمێ: من حفظ 10 آيات من أول سورة الكهف عصم من الدجال. هەر کەسێک دە ئاەتەکەی سەرەتای سوورەتی کەهف 110 ئاەتە، هەر کەسێک دە ئاەتەکەی سەرەتا و کە لە سەرەتاوە دەست پێ دەکات ئەو دە ئاەتە لەبەرکە و حیفزی بکات، خوای گەورە لە فیتنەی دەجال دەیپارێزێ. پێمان خۆشە لە فیتنەی دەجال بپارێزین، ئەو دەجالەی کە هەموو پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ ئومەتەکەیان ئینزار کردووە لە ترسناکی دەجال. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم هانمان دەدات ئەو سوورەتە گرنگی پێ بدەن، ئەو دە ئاەتە پیرۆزە لەبەر کەن، بە تایبەتی ئەگەر هەمووشت پێ لەبەر ناکرێ بۆی لە فیتنەی دەجال بپارێزری. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحدا کە لە صحیح جامع صغیر هاتۆ بە ژمارە 6470 دەفەرمێ: من قرأ سورة الكهف في يوم الجمعة أضاء له من النور ما بين الجمعتين. هەر کەسێک سوورەتی پیرۆزی کەهف بخوێنێت لە ڕۆژی جومعەدا، خوای گەورە نێوانی ئەو جومعە هەتا جومعەکەی تر کە سوورەتی کەهفی تیا خوێناوە دەیکاتە نور و ڕووناکی بۆی. کاتێک کە موسڵمانێک هەموو جومعەیەک سوورەتی پیرۆزی کەهف دەخوێنێ، بینی ئەو جومعە بۆ جومعەکەی تر دەبێتە نور و ڕووناکی بۆ دنیا و قیامەتی. ئەگەر پێمان خۆشە لە فیتنەی دەجال بەدوور بین، ئەگەر پێمان خۆشە هەفتەکان بە کاملی نور و ڕووناکی بێ بۆ ئێمە، نەک تاریکی و گوناه و تاوان بێ، با بە ئیزنی خوا ئەو سوورەتە پیرۆزە بخوێنینەوە. چونکە ئەو سوورەتە پیرۆزە بە سوپاسکردنی خوای پەروەردگار دەست پێ ئەکات. الحەمدولله، بە الحەمدولله دەست پێ ئەکات.
ئەو سوورەتە پیرۆزە سوورەتی کەهف لەوانە کەسانێک بڵێن ئێمە خوێنەواریمان نییە یا سوورەتی کەهف نازانین سوێن بەخوا ئەگەر بێت و کەسێک بڵێ ئەوەندە پارەتان ئەدەمی ئەو سوورەتە لەبەرکەن شەو ڕۆژ دەخاتەبان یەک بووی لەبەری بکات بەڵام کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێی دەفەرمێت لە فیتنە دەپارێزرێت نور و ڕووناکیە بۆ تۆ گوێ پێ نییە لەبەری دەکا ئەگەر ڕۆژی ئاەتێکی لەبەر کردوێ لەبەری کە چووکە پاریتیایە بەڵام بۆ قورئانەکە و بۆ فەرمایشتەکانی خوا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەخوا پێم ناکرێ من بەس پارەی تیا بێ ئەگەر خوێنیشی ڕژاندە بێ خوێنی خۆی ئامادەی بیکات چونکە پارەیە بەس بۆ خوا ئامادە نییە بۆی ئیمامی بن باز ڕەحمەتی خوا لێ بێ دەفەرمێ ژیان لە پێناو خوادا ژیان بۆ خوا قورسترە لە مردن لە پێناو خوادا ئینسانی بۆ خوا بژی نەک بۆ پارە بێگومان پاداشتی گەورەیە ئەو سوورەتە بە الحەمدوللا دەست پێ ئەکات باسی کۆمەڵێ بەسەرهات و چیرۆکی تێدایە چیرۆکی ئەصحاب الکەهف هاوڵانی ئەشکەوت ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێ کە چی ئیمانێکیان هەبوو بەرامبەر بە کافرەکان و بتپەرستەکان وەستان خوای گەورە شایەتیان بۆدا ئینەهم فتیەة ئامەنوا بڕەبیهم وەزیدناهم هودا ئەوان چەند گەنجێک بوون ئیمانی ڕاستەقینەیان بە خوای گەورە هەبوو خوایان بە تاک و تەنها دەپەرست خوش هیدایەتی ئەوان و ئیمانی ئەوانی زیاد کرد خوای گەورە باسی ئەو گەنجانە دەکا ڕەزا و ڕەحمەتی خوایان لێ بێت خوای پەروەردگار لەو سوورەتە پیرۆزەدا باسی خاوەنی باخەکە دەکات ئەوەی کە سپاسی خوا ناکا لەسەر باخەکەی ئەوەی کە بۆ خرابە و لە خۆی بایی بووە بە درێژی باس کراوە باسی بەسەرهاتی موسا پێغەمبەر و خضر پێغەمبەر دەکات سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت بەڵام خزر خۆی ناوی خضرە خۆمان پێڵن خدر بەڵام خیری زنە ئەو شتانە هەمووی درۆیە هیچ پێغەمبەرێک لە پێغەمبەران نییە سەلامی خوایان لەسەر بێ زیندوو بن ئیلا عیسا پێغەمبەر نەبێ سەلامی خوای لەسەر بێ لە ڕۆژی قیامەتدا ئەبەزێ ئەویش وفاتەکە بەڵام پێغەمبەران هەموویان مردوونە سەلامی خوایان لەسەر بێ ئەوە عەقیدەیەکی بتپەرستەکان و شەریک بۆ خوا بڕیاردەرەکانە کە خیری زنە ناو خەڵکا دەگەڕێ لە فڵان شوێن دانیشتووە لەو بانگردە دانیشتووە ئەمانە هەمووی درۆیە ئەمە هەمووی شەریک بۆ خوا بڕیاردانە خضر پێغەمبەر بووە سەلامی خوای لەسەر بێ ڕەئی بە قووت ئەوەیە ولا موسى پێغەمبەریش عالمتر بووە سەلامی خوای لەسەر بێ وەک لە صحیح بوخاریە باس کراوە مەبەسمان چییە باسی ئەم بەسەرهاتە بە درێژی کراوە باسی ذوالقەرنەین کراوە ئەسکەندەر ذوالقەرنەین ڕەحمەتی خوای لێ بێ و باسی یەئجوج و مەئجوج و کۆمەڵێ بەسەرهاتی تێدایە و کۆتایی ئەم سوورەتە پیرۆزەی سوورەتی کەهف نصيحة آمشگاری خوای پەروەردگارە فمن كان يرجو لقاء ربه فليعمل عملا صالحا ولا يشرك بعبادة ربه أحدا یەکەم شتێ سپاسی خوا بکە کە موسڵمانی هەڵدە لە دینەکەی خوا شارەزابە لە قورئان شارەزابە خوای گەورە دەفەرمێ هەر کەسێک ئومێدی هەیە بگاتە خزمەتی خوای گەورە لە ڕۆژی قیامەتە ئومێدی هەیە لەو ڕۆژدا خوا لێی خۆش بێ فليعمل عملا صالحا با عملي صالح بك كردوي چاك زاناني تفسير هەمویان دەفەرمون عملي صالح ئەو کردەوەیە کە موافقی سنەتی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم خوای گەورە هانی ئێمە ئەدا کردەوەکانمان لەسەر سنەت بێ و بەپێی سنەت بێ ولا يشرك بعبادة ربه أحدا وكاتكش كعبادة بو خوا دەکەین شەریک بۆ خوا بڕیار نەدەین عالم ئاەتە پیرۆزەدا هەردوو مەرجەکانی قبولبوونی عیبادەت باس کراوە یەکەم بۆ خوای ئەنجام بدەی بە ئیخلاسەوە شەریک بۆ خوا بڕیار نەدەی بۆ ڕیات نەبێ دووەمش لەسەر سنەتی پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم کەواتە پێویستە لە دینەکەی خوا لە فەرمایشتەکانی خوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شارەزا بین شەرمەزاریە بۆ موسڵمان شانازی بە دینی ئیسلامەوە دەکا و نازانێ قورئان چییە شارەزایی لە قورئانی پیرۆز نییە چەندەها موسڵمانەیە هەتا ئەمڕۆ جوزی قورئان و نیو جوزە قورئانی لەبەر نییە والله ئەمە عیزەت نییە بۆ تۆ والله ئەمە تەقوا نییە والله ئەمە سەربەرزی نییە بە دنیا و قیامەت خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ القورئان حجة لك وعليك قورئانی پیرۆز یا دەبێتە بەڵگەیەک بۆت لە ڕۆژی قیامەتە لای خوای پەروەردگار شەفاعەتت بۆ دەکا یا دەبێتە کەسێک بەرەو ڕوت ئەبێتەوە لە ڕۆژی قیامەتە خوای گەر ئەمە منی نەخوێناوە خوای گەر ئەمە کردەوەی بە من نەکرد ئەو کەسەی لە شەو ڕۆژدا قورئان بخوێنە شەفاعەتی بۆکە ئەوە شیوانە بێ
پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم بۆ کۆمەڵی حەدیث صحیح هاتووە ئەبێتە خەسمی لە بەرام ڕۆژی قیامەتە بەرەو ڕووی دەوێتەوە بەرەو ڕووی دەوەستێت ئەبێتە مدعیەک بەسەریەوە بەسەر ئەو مسلمانەی کە قورئان ناخوێنێت بۆیە هەتا ماوی بخوێنە. بەڵێ خۆشەویستان ئەم سوورەتە پیرۆزە بۆ قیامەتی خۆت بخوێنە بۆی ئەو نور و ڕووناکیە لە دەست نەچێ بۆ دنیا و قیامەتت خۆت لەم پاداشتە گەورەیە بێبەش مەکە خۆشەویستان هەوڵدانمان با بۆ قیامەت بێ نەک بۆ دنیا. دنیا چەند ڕۆژێکە و کۆتایی پێدێت ئەمڕۆ یا بەیانی بەجێ دەهێڵین بەخوا پرسمان پێ ناکرێت کەی دەمریت کەی ئەتەوێت بمریت باوکت مرد باپیرت مرد دایکت مرد نەنکت مرد کەس و کارت مرد برات خوشکت دراوسێت ئێسەری تۆش دێت بەڵام نازانی چی کاتێک سەرەکەت دێ چەند کەسە بوو دوێنێم کاتە لە ژیانە بوون ئێستا لە ژێر خۆڵدان یا ئێستا لە ژیاندان بیانی لە ژێر خۆڵدان ئەوە ژیانی دنیاە بۆیە با هەوڵدانمان بۆ قیامەت بێ نەک بۆ دنیاە کە هیچ سیقەیەکی پێ ناکرێ هیچ خۆشیێکی دیانێ بەس خەم و خەفەتە. خۆشەویستان بەداخەوە بۆ تەماشاکردنی تۆڕە کۆمەڵایەتەکان بۆ تەماشاکردنی فلیم گوێگرتن لە گۆرانی گوێگرتن لە هەواڵەکان مەجالمان زۆرە کاتمان زۆرە چونکە شەیتان ئەڵێ بە کەیفی خۆت سەیریکە بە نیو سعات بە 50 دقە تەلەفۆن دەکا کاتی هەیە بەڵام وەرە سوورەتی کەهف بخوێنە بەخوا کاتم نییە هەر لە ڕۆژی جومعەدا کاتی هەیە سەیری دووسێ ئەڵقە فلیم بکە بە چەند سەعات ئی باشە خۆ ئەم سوورەتە پیرۆزە بخوێنیت بەقەت ئەڵقەی فلیم کاتی ناوێ کەواتە تۆ ناتوانانی خوا بخەڵەتێنی بتەوێ خوا بخەڵەتێنی کاتم نییە دەست بەتاڵی وەک تۆ هەر نییە ئەڵی کاتم نییە با خۆمان فێرکەین بۆی لە فیتنەی دەجال بپارێزرین بۆی بە ئەهلی قورئان لە ڕۆژی قیامەتە حساب بکرین. ناتوانی فێڵ لە خوا بکەی خۆشەویستان بەخوا فێڵ لە خوا ناکرێ بۆ دینداری و خواپەرستی کاتمان نییە بۆ دینداری کاتمان نییە بۆ عیبادەت کاتمان نییە بۆ قورئان خوێندن کاتمان نییە بۆ زیکری خوا مەجالمان نییە بۆ دنیا عیبمان نییە کات زۆرە مەجال زۆرە هەموو شتێک هەیە. ئەمە ئیمان زەعیفی ئێمە دەگەینێ ئەمە خراپی ئێمە دەگەینێ کە ئاگامان لە قورئان نییە. ئەو کەسانی قورئان دەزانن تخوا لە مانگی ڕەمەزان و چەند جا ختمی قورئانتان کردووە تخوا بۆ بیری لە خۆتان ناکەنەوە فەرمایشتی خواتان ئیهمال کردووە ئاگاتان لە قورئانی پیرۆز نییە ئاگاتان لە دینەکەی خوا نەماوە پێویستە لە دینی خوا شارەزا بین پێویستە ئاگامان لە دینەکەی خوا بێ و سەری بخەین بە ئیزنی خوا خوای گەورە دەفەرمێ ئین تەنصروا الله یەنصرکم ئەگەر ئێوە دینی خوا سەر بخەن خوا سەرتان نەخا بە دڵنیایە وعدی خوایە هەر کەسێک لە ئێمە بێوێ دینی خوا سەر بخە خوا سەری دەخا لە دنیا و قیامەت سەربەرزە سەرفرازە. بۆی خۆشەویستان ئاگامان لە دینەکە نەماوە بۆ دنیا عیبمان نییە کاتمان زۆرە مەجالمان زۆرە بۆ قورئان خوێندن و عیبادەتیش بەخوا کاتمان نییە هیچ شەیتان چونکە ئیزنمان پێ نادات. بۆی خۆشەویستان ئەوەی کە ئەمڕۆ موسڵمانان نایزانن قورئان و حەدیثە هەر کەسێک لە ئێمە لەو ڕۆژەوە کە ئاگامان لە دنیای و کردوەتەنی دەفامین خەریکی پارەکۆکردنەوەین ماڵ کۆکردنەوەین بەردەوامیشین بەڵام زۆر بەمان لەو ڕۆژەوە کە دەفامین و ئاگامان لە خۆمانە و بالغ بووینە خەریکی ئەوەین کە قورئان لە مێشک و دڵی خۆمانە کۆ بکەینەوە ناوەڵڵا خەریکی ئەوەین کە حەدیث کۆ بکەینەوە ناوەڵڵا لە جیاتی ئەوەی قورئان و حەدیث کۆ بکەین وەکو سەلەفی ساڵح وەک پیاو چاکان ڕەحمەتی خوایان لێبێ ئێمە پارە کۆ دەکەینەوە پارەش بۆ کێ بۆ ماڵ و مناڵ و بۆ بووک و زاوایە بەداخەوە بۆ پارە کۆکردنەوە خەڵک مەجالی زۆرە کەسابەتی هەیە مەجالی زۆرە لە شەمەوە بۆ نمونە هەتاکو پێنجشەم کەسابەتەکە ئەگەر جومعەش ئیسراحەتیە بێ بۆ نمونە ئەم چەند ڕۆژە کەسابەتەکە بەردەوام مەجالی هەیە بەڵام بەخوا بۆ قورئانەکە مەجالی نییە ئامادەنی لە ڕۆژێکە 2 ساعت تەرخانکە بە قورئان بەخوا کە ڕۆژی قیامەت هات هەموو پەنجەی خۆمان دەگەزین ئەو دڵنیایی و پێتان ئەڵێم ناتوانی 110 ئاەت لە دڵی خۆت و سنگی خۆتا کۆ بکەیتەوە ناتوانی سوورەتی پیرۆزی تەبارەک بخوێنی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێ بیخوێنێ لە شەواندا خوا لە عەزابی قەبر دەیپارێزێ 30 ئاەتە ڕۆژی ئاەتێ لەبەر کە بە مانگێ لەبەری دەکەی بە 2 مانگ لەبەری کە ناتوانی لەبەرت نییە شەو بیخوێنە خۆت فێرکە چەند گۆرانی لەبەرە ناتوانی سوورەتی کەهف لەبەرکەی بۆیە خۆشەویستان بە ئاگامان لە خۆمان بێت ئەمڕۆ بەداخەوە
ئەوەی کە مسلمانان بیری لێ ناکەنەوە قیامەتە، ئەوەی کە مسلمانان بەلایەنەوە گرنگ نییە قیامەتە، ئەوەشی کە بەلایەنەوە گرنگە دنیایە. بەداخەوە ئەمڕۆ وامان لێ هاتووە بۆیە ئاگامان لەو ئاەتە بێ. خوای گەورە دەفەرمێ وقيل اليوم ننساكم كما نسيتم لقاء يومكم هذا. لروجي قيامتها بأهل دنيا دوتري ما دام لدنيا دا خواتان لبير كر مش أمرو ولا بير دكين واستان ليدهينين حزكين وما لبيت أجر خواي جورا واز ما لبيهن لقيامتها بو كيو دروين بو جهنم دروين. وقيل اليوم ننساكم كما نسيتم لقاء يومكم هذا. ما دام قيامتها لبير شو أمرو وش لبير دكرين، ما دام خواتان لبير شو وش لبير دكرين، ما دام قرنجيتان بقيامتنا دا جيكاتان ومأواكم النار. أرخوا يقولوا تفرمي جيكاتان أجري دوزخة أو كساني كخوان لبير شوتو قيامتي عن لبير شوتو ويخش بيسان بقى جمال لقبر قيامتي خمان بإن شاء الله. بۆی خۆشەویستان هەواڵەکان تەلەڤیزۆنەکان و تۆڕە کۆمەڵایەتەکان زۆربەی گوناه و تاوان و خەم و خەفەت و درۆیە. درۆی زۆر تایە، خەم و خەفەتی زۆر تایە، ئەنواع شت دەبینیت. مسلمانی وایە ڕۆژانە 5 ساعت 10 ساعت تەماشای تۆڕە کۆمەڵایەتەکان دەکات، بەڵام وەڵڵاهی نیو ساعت مەجالی نییە، شەیتان مەجالی پێ نادا بە هیچ جۆرێک مەجالی پێ نادا قورئان بخوێنێت، زیکری خوا بکە، نە زیکری بەیانیان دەکات، نە زیکری ئێواران دەکات. مەجالی هیچی نییە چونکە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەبێ لەبیر نەکات. خوای گەورە تۆی بۆ عیبادەت دروست کردووە یا بۆ تەماشاکردنی تۆڕە کۆمەڵایەتەکان. سەیری دەکەی بە پێی پێویست بەڵام تەقوای خوا بکە. چۆن کەسێک بە دیارسەرتەوە بێ سەیری دەکەی ئاوا سەیریکە خوات چاودێرە بەسەرتەوە ئاگات لێ بێ. ئەگەر لە خەڵکی بشاریتەوە ناتوانانی لە خوای بشاریتەوە. بۆیە بەداخەوە دەبینی لە فلیمەکانە چەندەها شتی ناشەرعی تایە، ژن و پیاو کە حەڵاڵی یەک نین کاری خراپ دەکەن، بەڵام مسلمان سەیریشی دەکا و نە غیرەتی ئەجوڵێ لای بە، نە ئیمانەکەی ئەجوڵێ، نە دەستی ئەجوڵێ، تەقوای خوا بکا و لای ناتوانێت لای بەرێ. پیرەژنەکان پیرە پیاوەکان تەماشا دەکەی سەیری ئەو فلیمانە دەکەن، وەڵڵاهی وا دەچن ناو فلیمەکەوە سوێن بەخوا لەگەڵ ئەوە حەرەکەکات جوڵاکات، ئاگای لە خۆی نییە، هیچ مەست بووە، ئاگای لە خۆی نەماوە، ئالوودە بوو بە فلیمەکە بە جۆرێک حەرەکە دەکا. وەڵڵای پیرەژن دەبینی حەرەکەی وا دەکا، ڕاکە وا بکە وا بکە، ئەوە چی کرد ئەوە چی نەکرد، یعنی بە جۆرێک تەماشاکەی خۆت تەریق دەبیتەوە. ئەی باشە پیرێژنی نەکبەت تۆ چی داوە لەم سەر ئێشەیە؟ کەسێکی بە تەمەن ئەی ئەو کەسێک بە تەمەنی خاڵۆی گیان مامە گیان تۆ بۆ وا دەکەی، بۆ نەکبەتی گرتووتێتی چی داوە لە فلیم 100 ئەڵقە 200 ئەڵقە 1000 ئەڵقە سەیرەکەت چیت بە چی کرد؟ بەس گوناه و تاوان قسە بانشانی خۆت بۆ قیامەتت. با تەقوای خوا بکەین. مناڵەکانمان فاشل دەبن بەیانی، فێری هەزارەها بەزم و ڕەزم دەبن، فێری کاری خراپ دەبن. کاتێککە من سەیری فلیمێ دەکەم ژن و پیاوێ ماچی یەکتری دەکەن و باوەش دەکەن بە یەکاو کاری خراپ دەکەن بەیانی بۆ کچەکەی خۆشم احتیاجی بەلام و بۆ خوشکەی خۆشم بەلام و احتیاجی فێر وردە و دەفێرە بێ خەڵک. ئەگەر ئینسانی ئیماندار غیرەتی هەبێ و ئیمانی ڕاستەقینەی بێ شتانە قبوڵ ناکە، سەیریشی ناکە، بەڵام مسلمان وردە و دە غیرەتەکەی لەدەست ئەدات، وردە و دە ئیمانەکەی ضعیف دەبێت. بۆ قورئان کاتمان نییە، بۆ فلیم عیبمان نییە. تەماشای ئەو هەموو کارە ناشەرعی دەکەین بەداخەوە، بە تایبەتی بەداخەوە بۆ کەسانی کە تەمەنێکیان هەیە و خاوەنی ماڵ و منداڵن لەگەڵ منداڵەکانی خۆیانە دائنشن سەیری فلیمەکە خراپەکان دەکەن. بەداخەوە خوای گەورە هیدایەتمان دا و لە گوناه و تاوانەکانمان خۆش بێت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. خوش بيسان بداخوا أو سورة بيروزا سورة كهف ضربة ما نايزانين أو أنش ما دايزانين ضربة ما نايخوانين أو جو دقرين لقوراني مسلمانان، گۆرانی ئینگلیزیە، تورکیە، فارسیە، عەرەبیە، زمانێکی ترە بیانیە، ئەمریکیە، گوێ لێ دەگرێ هەر زمانی لە زمانەکان بێ گوێ لێ دەگرێ هیچیشی لێ تێناگە، سەریشی بۆ بەعدا زۆر زۆر تامەزڕۆش و گوێشی لێ دەگرێ. کاتێکش بڵێ گوێ لە قورئان بگراڵە لێ تێناگەم، ئەی باشە خۆ لە ئینگلیزیەکە تێناگی، ئەی خۆ لە ئینگلیزیەکە دەگەی لەوەکەتر تێناگەی، لە تورکیەکە تێناگەی، ئەی بۆچی گوێ لەوە ئاگری؟
ئەوە شەیتانەوات لێ ئەکات بەخوا کاکە من لێ تێناگەم دەی کاکە لە خوا بترسە تەقوای خوا بکە لە هەفتەیەکە 20 دقە نیو سعات کاتت نییە قورئان بخوێنی لە ڕۆژێکە نیو سعات کاتت نییە بەڵام 2-3 سعات کاتێ بۆ فلیم و گۆرانی و هەواڵەکان بەخوا لە ڕۆژی قیامەتە باجی هەموو تاوانەکانمان دەدەین ئەگەر تۆبەی ڕاستەقیلی لێ نەکەین نەگەڕێنە بۆ لای خوا کاتێک کە مردین ئەو کاتە دەزانین چیمان کردو ئەو ڕۆژەکە هاتە پێشەوە دەمرین دەزانین چیمان کردەوە بۆ قەبر و قیامەتی خۆمان ئەم سورەتە پیرۆزە مبارەکە لە دەست خۆت مەدە دەرفەتێکە تا لە ژیاندا بیخوێنە هەموو سورەتەکانی تریش کە خێر و پاداشتی گەوریان هەیە بیخوێنە قورئانیش هەمووی بەگشتی بخوێنە چونکە هەر پیتێک حرفێک لە حرفەکانی قورئانی پیرۆز کە تۆی موسڵمان دەیخوێنیتەوە 10 خێرە دەسەکەوێ هەر بڵێ ئەلیف لام میم 30 خێرە دەسەکەوێ بەڵام لە فلیمە چی خێرێکە دەسەکەوێ بەس گوناهەکانە زیادەکە کەڵاکەیەکی لەسەر خۆت تاوان زیادەکە لەسرت خۆشەویستی کەسانێکت بۆ دروستە بێ کابراوتی پەنجەیە لەچک بەسەریەوە نییە خۆش دەوێ سنگی ڕوتە قاچی ڕوتە قۆڵی ڕوتە خۆش دەوێ لەگەڵ کەسێکی نامەحرەمە عەلاقە و خۆشەویستی هەیە خۆش دەوێ ئەمە خراپە ئەمە خەلەلێکی گەورەی لە عەقیدە و بیر و باوەڕی ئێمەدا کە کەسانێکمان خۆش دەوێ خۆیان لەبیر نییە کەسانێکمان خۆشەوێ ڕەوشت و ئەخلاقیان لەبیر نییە و لایشیان نییە ئەگەر موسڵمانێک بە ڕەوشت بێ چۆن کەسانێکی خۆش دەوێت کە ڕەوشتیان لەدەستداوە بەخوا خۆشیانی ناوێ بەخوا کاتێککە خۆشمان ویستن ئیمان زەعیفی خۆمانە بەخوا کاتێککە گوێ لە قورئان ناگری گوێ لە کەسێک دەگری گۆرانی دەڵێ بەخوا ئەمە ئیمان زەعیفی پێویستە چارەسەری خۆت بکەی بەخوا ئەمە خەلەلێکی گەورەی لە ئیمان و عەقیدە و بیر و باوەڕی تۆدا گشتمان بێزار بووینە زۆر بەمان بێزار بووین و گلەیش دەکەین ئەمە کەی ژیانە ژیانمان ناخۆشە خوامان لەبیر کردو ژیانمان لەکوێ خۆش دەبێ دینی خوامان لەبیر کردو قورئانمان لەبیر کردو چۆن ژیانمان خۆش دەبێ خوای گەورە دەفەرمێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا هەر کەسێ پشت لە ذیکر و قورئان بکە پشت لە دینەکەی من بکە ژیانێکی ناخۆشی لە دنیادا ئەدەمێ ئەو وعدی خوایە ژیانێکی تەنگی ئەدەمێ تەنگە تەنگ زۆر تەنگ و ناخۆشە پڕە لە ناخۆشی پڕە لە بەڵاو موسیبەت پڕە لە کێشە و مشکیلە چونکە پشتکردن لە دینی خوا ئەوە بروبوومەکەیەتی وعدی خوایە هەر کەسێ پشت لە دینی من بکە و لە ذیکری من و لە یادی من بکە منی لەبیر بچێتەوە ژیانێکی زۆر ناخۆشی ئەدەمێ ئەمە وعدی خوایە وەش دەفەرمێ من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة ئەمەش وعدی خوایە هەر کەسێک ئیمانی ڕاستەقینە بهێنێ لەگەڵەوەدا کردەوەی چاک بکات و ئیمانداری ڕاستەقینە بێ ژیانێکی زۆر پاک و خاوێن و خۆشی ئەدەینێ کەواتە لەبین دوو شتایی بۆ خۆت هەڵی بژێرە یەکێک لەم دوو ژیانە هەڵبژێرە پشت لە دینی خوا بکەی خوا ژیانێکی ناخۆش دەداتێ ڕووبکەرە دینی خوا و عیبادەت و خواپەرستی ڕاستەقینە بکە و پشت لە دینی خوا مەکە خوا بە تاک و تەنها بپەرستە وعدی داوە فلنحيينه حياة طيبة ژیانێکی خۆش و پڕ لە خۆش و شادیت پێ بەخشی خوای گەورە کام ژیانە هەڵبژێرین بۆ خۆمان ئازادین لە دنیا بەڵام لە قیامەت محاسبە هەیە ئەگەر پێمان خۆشە ژیانمان خۆش بێ گلەی و گازندە لە ژیانی خۆمان نەکەین پێویستە خوامان لەبیر نەچی ئەو کەسەی کە نوێژی بەیانی ناکە خوای لەبیر نییە ئەگەر خوای لەبیر بێت چۆن نوێژی بەیانی دەست خۆی ئەدات لە کاتێکە فەوتاندنی نوێژ لە زینا گەورەترە والله تۆی کە نوێژی بەیانی ناکەی قیامەتت لە قیامەتی زیناکەری خراپترە ئەگەر تۆبەی ڕاستەقینە نەکەی و نەگەڕێتەوە بۆ لای خوا کەسێک خوای لەبیر بێ نوێژی بەیانی ئەفەوتێنێ کەسێک خوای لەبیر بێ نوێژ ئەفەوتێنێ نە بەخوا نایفەوتێنێ ئەوە خۆ لە بیرچوونەوەی خوایە ئەوە لە بیرچوونەوەی عیبادەت و خواپەرستیە ئەوە ئیمان زەعیفیە لە دڵی ئێمەدا کە ئەو بە جۆرە دروست بووە دەبینی خەڵکەیە بۆ کێشە و مشکیلە بۆ تێرکردنی ئارەزۆکانی حەزەکانی خۆی عیبی نییە ئاژاو و مشکلە دروستەکە کێشەی نییە کاتی هەیە بینی چەندەها موسڵمان تێک بدات بە چەند سەعات غەیبەت بکە بەڵام کاتی نییە قورئان بخوێنێتەوە کاتی نییە سوورەتی کەهف بخوێنێ کاتی نییە فەرمایشتی خوا بخوێنێ بەڵام بۆ ئاژاو و شەڕ و کێشە کاتێکی زۆری هەیە بۆ تێرکردنی حەز و ئارەزۆکانی خۆی بە هەمان شێوە بەڵام کاتی نییە بۆ قورئان بۆ عیبادەت خواپەرستی لە مزگەوتەکە تۆزێ دەوەسێ هاواری لێ هەڵەسێ تەماشا دەکەی ئەگەر سەری نان بگرێ نیو سەعات بۆسێ بەلایەوە ئاساییە سەری بەنزین بگرێ بەلایەوە ئاساییە سەری معاش بگرێ بەلایەوە ئاساییە و زۆر مرتاحە
بەڵام 2 دقە قامەتەکە تاخیر بێ هاواری لێ هەڵەسێ هیچ ئیشێکی نییە ڕاتە ماڵ بەس گوێ لە ئیخبارەگری گوێ لە سەیری فلیمەکە هیچ ئیشێکی نییە وەنێ وڵی کابرا فەقیرە زۆر مەشغوڵ بێ و مەجالی هیچی نەبێت ئەگەر مەشغوڵیش بێ مەشغوڵی عیبادەتی مەشغوڵی دنیایە ڕاوەپارەیە بۆیە با ئاگامان لە خۆمان بێت مسلمان دەبینی بە نیو سەعات دەوەستێت بۆی 4 نانگەرمی دەستکێ بڕوا بیخوات بەڵام ئامادە نیە بۆ نوێژبیانی بێ نیو ساعتی دوای نوێژبیانی دەڕوات سەرە دەگرێ چەند دقەی دوای نوێژبیانی سەرە دەگرێ و نان دەکرێ بەڵام نوێژی بیانی لە مزگەوت نایبینیت بۆ نانەکە دەڕوا بۆ مزگەوتەکە نایە بۆ پارەکە دەڕوا خەڵکێ دەڵێن پارشێ و ئەچێ لە بەردەم دایرەکە وەسێ لێ چاییەکات بۆی مەعاشەکە وەرگرێ بەس وەڵای پێ بڵێ پارشێوەرە بۆ مزگەوت لێت تۆڕۆ بێ و قسەشت پێیەکە وەڵڵاهی ئامادە نییە بەداخەوە کۆمەلگای ئێمە ئەوە بۆ جۆرە وای لێ هاتبێ با بە خۆمان دابچینەوە ئیمانمان زۆر زەعیفە خوا ڕەحمان لێ بکە پێویستمان بە خواردن و خواردنەوە هەیە بۆی بژین بەخوا پێویستیشمان بە قورئان هەیە زۆر زیاتریش بۆی دڵەکانمان بژی مەعیدەمان چۆن ئەژێنینەوە پێویستە دڵیشمان بژێنینەوە دڵیشمان زیندوو بکەینەوە مەعیدە لاشت بە خواردن زیندوو ئەبێتەوە بەڵام دڵت بە چی زیندوو ئەبێتەوە دڵت بە قورئان و بە زیکری خوا و عیبادەتی خوا زیندوو ئەبێتەوە بۆیە پێویستە ئیهتیمام بە مەعیدەت ئەدەی ئیهتیمام گەرنگی زۆریش بە دڵی خۆت بدەی بزانە دڵەکەت چی تایە بزانە دڵەکەت ئیمانی ڕاستەقینەی تێدایە ئیمانێکی زەعیفی تێدایە دڵەکەت ڕۆشن ئەبێتەوە بە قورئانی پیرۆز دڵت ڕووناک دەبێتەوە بە قورئانی پیرۆز خەڵکی بەداخەوە ئەمڕۆ تەماشای دەکەی ڕوخساری خۆی جوانەکات هەوڵەدات بەردەوام مەشغوڵی ئەوەی ڕوخساری خۆی جوانکات لاشەی خۆی جوانکات جلوبەرگی خۆی جوانکە بەڵام هەوڵی ئەوە نادا دڵ و دەرونی خۆی جوانکات نابینیت هەوڵی جوانکردنی ڕەوشتی خۆی نادات هەوڵی جوانکردنی قسەکانی خۆی نادات کە خۆی لە ئاژاو لە فیتنە و دووزمانی بپارێزێ هەوڵی ئەوە نادات دڵی خۆی پاکاتەوە زمانی پاکاتەوە دەستی پاکاتەوە کردەوەکانی پاکاتەوە هەوڵی ئەوە نادات بەڵام هەوڵی ئەوەدا گرنگی بە خۆی بدا جارێ بە 20 دقە خەریکی قژێتی مشکلێتی قژی چۆن بوەستێنێ بەڵام مشکلە ئێوە نییە کە نوێژی نەکردووە زیکری خوای نەکردووە مشکلەی نییە سوورەتی کەهف و فڵان سوورەتی نەخوێناوە بەڵام بۆ قژەکە مشکلەیە چۆن ڕێکی بخە ئافرەتەکە بۆ میکیاجەکە کێشەی هەیە چۆن میکیاج بکە چۆن ڕێی حازرکە چ جلێبەر لەبەرکە بەڵام نوێژەکەی هەر لەبیر نییە بەداخەوە ئەمە ئیمان زەعیفیە ئەمە دۆڕاندنی کۆمەڵگای مسلمانانە کە بەم جۆرە دەڕۆن ئەگەر خوێنەواریت نییە هەوڵ بدە ئەم سوورەتە پیرۆزە لەبەرکە بەڕێزان بۆ ئینشاڵڵا لە فیتنەی دەجال بپارێزری بۆی نور و ڕووناکی لە جومعە بۆ جومعە نور و ڕووناکیەکە بمێنێ بۆ تۆ جومعەکانت هەمووی مانگەکانە ساڵەکانە هەمووی نور و ڕووناکی بێ بۆ دنیا و قیامەتت بخوێنە لەبەری کە خوای گەورە دەفەرمێ وەلەقەد یەسەرنا القورئان للذیکر فهل من مدەکر ئێمە قورئانمان ئاسان کردووە بۆ لەبەرکردن ئایا کەسێکی لەبەری کە ئێمە یارمەتی بدەین والله هەوڵی ڕاستەقینە بدە خوا یارمەتیتەدا بە دڵنیایە و خوا یارمەتیتە بۆشە ئاسانەکە چەندێ توانات هەیە لەبەریکە ئەوەندەی سەیری فلیم ئەەکەی خەریکی قورئان بە قەڵەم قورئانێ بە شتێک گوێ لە مامۆستایە بگرە کە قورئان دەخوێنێ گوێی لێ بگرە والله زۆر بە ئاسانی فێر دەبیت والله بە ئاسانی فێر دەبیت بە ئیزنی خوای گەورە وعدی داوە ئەوەی خەریکی قورئان بێ و گرنگی پێ بدە خوای گەورە بۆی ئاسانەکە ئەو وعدی خوایە بەڵام بە دڵ ئیهتیمام پێ بدە ئەوەندە ئیهتیمام بە دنیا ئەدەی زیاتر ئیهتیمام بە قورئانەکە بدە زۆر بە ئاسانی فێری دەبیت بۆیە کوڕەکەت ئەگەر دەزانی کوڕەکەت باش نەی بینێرە بۆ لای مامۆستایەک بۆ لای کەسێکی باش با قورئانی پێ بڵێ با دینی خوای پێ بڵێ با شارەزایکە لە دینەکەی خوا بۆی دڵت لای نەبێ شەوان لە ڕوا هەتا سەعات 1 و 2 شەو نایەتەوە ئاگات لێی نییە ئەخر ئەم کوڕەی تۆ تووشی کێشە مشکلی دنیا و قیامەتت دەکات پێویستە ئاگات لە منداڵەکەت بێ کچەکەت سافیرەیە بەداخەوە ئەهلی مزگەوتە والله نوێژی بەیانانی لە مزگەوتە سوێن بە قۆژنەکەی سافیرەیە لەچکی بەسەرەوە نییە ئیخ کاکە بۆ خاتی خوا تۆ زۆر سەیرە خەڵسی نوێژەکەی بانی دەکات سەری سوڕەمێنێ و سەیری ئافرەتەکە کا بە جۆرێکی ترە یعنی ئەوەندە لە ماڵ و دەسەڵاتت نییە ژنەکە سافیرە بێ بەڕاستی پێویستە بە خۆماندا بچینەوە پێش ئەوەی خوا محاسەبەمان بکە ئەوەی خوای گەورە شاید بێ من دینەکەی خوا دەگەینین نەسیحەت و ئامۆژگاری ئێوە دەکەین بچووکی ئێوە دەکەین خزمەتکاری ئێوە دەکەین ئەمانەوێ ئێوە بەختەوەر بن بەخوا بە گوناه و تاوان قەت بەختەوەر نابن
مناڵەکەت خراپە هەوڵدە چاکیکە با فێری حەب خواردن و شتی خراپ نەبێ ئاگات لێی بێ ئەبێ معقولە سەعات 12 و 1 شەو 2 شەو دێتەوە نازانی لەکوێیە هاوڕەتی کێ دەکا فێری دینی بکە فێری خواپەرستی نوێژ و عیبادەتی بکە ئەڕوا بۆ کافتریاکان و بۆ گازینۆکان دژایەتی ناکەی دێ بۆ مزگەوت دژایەتی ئەەکەی تۆ دۆڕاوی ئەگەر بە خۆت بزانی تۆ کەسێکی نەکبەتی بۆ دنیا و قیامەتی خۆت و مناڵەکانیشت پێویستە ئاگامان لە خۆمان بێت مناڵەکان با فێر ڕەوشت بکەین فێری ئەخلاقی جوانیان کەین لە کۆتاییدا دەڵێن خۆشەویستان قیامەت لە پێشمانە با خۆمانی بۆ ئامادەکەین قورئانی پیرۆز بخوێنینەوە لە قیامەت قورئانی پیرۆز شەفاعەتمان بۆەکە شەفاعەتی قورئانیش ڕەتکردنەوەی نییە خوای گەورە قبوڵی دەکا بۆیە ئەمڕۆ یا بەیانی کۆتایی بە ژیانمان دێ و دەڕۆینە ژێر خۆڵەوە کۆتایی بەنە ئەو ژیانە کە دڵمان پێی خۆشە بەخوا کۆتایی دێ بەخوا ڕۆژ بە ڕۆژ بەرەو مردن دەچین ڕۆژ بە ڕۆژ لە مردن نزیک دەبینەوە دەی با هەوڵی بۆ قیامەتمان بدەین چێ لە ئێوە دڵنیایە نامرێت هەمووی دڵنیایە دەمرێ دەی با دڵنیا بین لەوەی قیامەتێ سەخت لە پێشمانە یەکەم ناخۆشیە بە مردن دەست پێەکە لەو ڕۆژێکە مردن هات خوای گەورە دەفەرمێ کێ دەتوانێت ڕۆحی ئەو ئینسانە بگەڕێنێتەوە ناو لاشێ کەس نییە بەخوا کەس ناتوانێت بگەڕێنێتەوە لاشەت بێ ڕۆح دەمێنێتەوە دەکەوێتە سەر زەوی و تەواو ناتوانی پەنجەیە بجوڵێنی حرەکە بکەی ئەوە لە پێش هەمومانە ئەو ڕۆژەمان لەبیر نەچێ دەمان خەنە بانشان بۆ قەبرستان دەمان بن لەو ڕۆژەدا والتفت الساق بالساق إلى ربك يومئذ المساق هەمووان دەگەڕێنەوە بۆ لای خوا ژیانی دنیا و قیامەتمان دنیامان کۆتایی دێ و قیامەتمان دەست پێکا ژیان هەردوو پێمان لە ناو کفنەکە و ناو تابوودەکە جوت ئەکرێ بەرەو قیامەت دەڕۆین ئەو ڕۆژەمان لەبیر نەچێت ئەوەی سوورەتی کەهف دەزانێ با بیخوێنێتەوە ڕۆژی جومعان و هەموو سوورەتەکانی تریش بە ئیزنی خوا قورئانی پیرۆزیش ئەوەشی نازانێ با خۆی فێر کات با بە مانگێک بێ بە دوو مانگ بێ گوێی لێ بگرێت چەند جارێ بە ئیزنی خوا لەبەری دەکات خوا یارمەتی ئەدا ئەگەر ڕاستکەی لەگەڵ خوادا اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيريان كدوا يا ربي خوايا همني وآرامي ولاتا كمان بباريزي خوايا جان للشر خراپی دژمنەکانی دەوربەرمان خوایە بمان پارێزی یا ڕەبی خوایە ڕەحمە لێ بکەی ئاخرمان بەخێر بگێڕی بە ئەهلی قورئانمان قبول کەی یارمەتیمان بدەی بۆ ئەی فەرمایشتەکانی تۆ بخوێنینەوە آمين 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 أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه هو الغفور الرحيم